ڕووداوێکی سەختی هاتوچۆ لە سەرم ڕێگایە کە دەکەوێتە نێوان قەزای دەربەندیخان و ناحەی وەرماوە بوویە هۆکاری گیان لە دەستدانی 5 پێشمەرگەی لیوای 5 پیادەی شارەزور. ڕووداوەکەش لە نێوان ئۆتۆمبیلێکی بارهەڵگر و توێتا کراون بوو. 5 پێشمەرگەی ڕەفیقمان لە یەک سەنگەرا بووین، ئێوارە لەگەڵ ئەم پێشمەرگانە پێکەوە لە دەوام بووین، بەیانی ئەمڕۆکە شەمەیە بەد لە بووین، یعنی بەداخەوە بۆ ئەم ڕێگەوبانە ئاوای لە ئێمە کردووە کە هەمومان شوێن و ڕێمان دوورە. ئێوارە لەگەڵم برادرانە بەیەکەوە بووین لە دەوامین هەفتەیەکە لە دەوامین گەڕاین و ئەمڕۆستە لە گەڕانەوەمان بوو. لە گەڕانەوە ئەوان گەڕانەوە پێشی ئێمە دەچوون، تەلەفۆنیان بۆ کردین، ئێمە لە ناو کەلار بووین، تەلەفۆنیان بۆ کردین کە تووشی حادیسە بوون لە بینی زەڕایان و دەربەن. ئیتر ئێمەش گەشتی نێرە تەماشاکەین، هەر 5 وفاتیان کردو و شەهید بوون. 50 مەتر لە پێشی خۆم و حادیسەکە ڕوویدا، سنووری ئێمە کوڵەجۆیە، لیواکەشمان لەوێ، فەوجەکەمان لەوەیە، لەوێ دەوامەکەیان تەواو بووە، بەداخەوە گەڕانەتەوە بۆ پشووی خۆیان و بۆ ماڵی خۆیان، بەداخەوە تووشی ئەو حادیسە بوون و بەداخەوە کارەساتێکی زۆر ناخۆش بوو. تەرمی 4 پێشمەرگەیان گەڕێنرایەوە قەزای سێ سادق و بە ئامادەبوونی هەزاران هاوڵاتی بە خاک سپێدران. شەیتار پیاوێکی فەقیر و پیاوێکی ڕووخۆش و کراوە بووە، پیاوێکی فەقیر بووە. مامەم لە 2004 و 2003 پێشمەرگەیە بەشداری هەموو شەڕەکانی داعشی کردووە. 5 مناڵی هەیە، 3 کوڕ و 2 کچی هەیە. باری خێزانیشان باری خێزانی پێشمەرگە چۆنە؟ هەر ئەبێ بڵێ باری خێزان ئەگەر پێشمەرگە سیرکەی نەگەی مامەم هەموو پێشمەرگەکانی تر هەر فەقیرن. بەداخۆ چەند ساڵە پێشمەرگەیە باوکیشی لە شتاکانە شەهید بوو لە پێناوی کوردستانە، خۆشی لە شەڕی داعش و لە هەموو نامەتەکانی کوردستانە بەشدار بوو. بەس بەداخەوە ئەمڕۆ لە گەڕانەوەی لە دەوامە لەسەر ڕێگەی دەربەندیخان سلێمانی گیانی لەدەستدا. ئەو ڕێگایەکی زۆر خراپە، هەموو جادەکە کەڵکی هاتووی تیان نەماوە، بۆیە ئێمە هەر لەم ڕوانگەیەوە داوا لە حکوومەتی هەرێمەکەین کە دەست و برد بکەن لە چاکردنەوەی ڕێگەوبانەکان، بەتایبەت ڕێگەوبانی زەڕایەن هەتاوەکو کەلار زۆر خراپە. خراپی ڕێگای دەربەندیخان سلێمانی هۆکارە بە ڕێگای مەرگ ناوبانگ دەربکات. پۆلیسی هاتوچۆی دەربەندیخانیش هۆکاری ڕووداوەکە ئاشکرا دەکات. تۆتاکراونەکە زۆر خێرا بووە، وەکو هێڵکارەکان دیارە نزیکی 90 مەتر شوێنی برێکی هەیە، ینی تەسەورەکەین خێرایی لەسەر 130 کیلۆمەتر بووە، لەم شوێنە کە 80 کیلۆمەتر ڕێگە پێدراوە. کۆنتڕۆلی دەستداوە ڕۆشتەوە بەژێر ئەم بارهەڵگرا. لە ماوەی 8 مانگی ڕابردوو بەپێی ئامارەکانی پۆلیسی هاتوچۆی دەربەندیخان زیاتر لە 46 ڕووداوی هاتوچۆ لەسەر ئەم ڕێگایە ڕوویداوە، نزیکەی 80 هاوڵاتیش بوونەتە قوربانی. سەلاح جەمیل، کورسات نیوز، سەی سادق.